کوڕێکی وریا و زیندوو زیرەک بوو. نووسینی فەلەکەدین کاکەی لە ئیحساس و مەعاناتەوە. ئەشێن بێژەم فەلەکەدین کاکەی پیرمەندێکی گەلێکی مەزن بوو. زۆر ژینگەی خۆشەویست. چی ئیشێکەکە بۆ هات فەزای بۆتە کرد. وەکو پێشمەرگە دەژیا. زۆر کوردستانیانە بیری دەکردەوە. کەسایەتێکی هێمن و ئارامی هەبوو. ئینسانێکی سادە بوو زۆر. کورد پێویست پێ بوو. ئێمە درەنگ کاک فەلەکمان ناسی. تا ئێستا کورد لە فەلەکەدین نەگەیشت. فەلەکەدینیان خەسار کرد. تمسالێکشی بۆ نەکرا. ئەو زۆر میهرەبان. دەڤەری گەرمیان و دەشتی کاکی بەکاکی کاکەیان لە ناوەڕاستی سەدەی بیستەمدا هزرمندێکی گەورە و دیاری بۆ کوردستان لێپەیدا بوو. سەید فەلەکەدین سەید سابوور کاکەیی ئەو کەسە یارسانەی ساڵی 1943 لە گوندی ئەلبوگەسەی سەر بە شارۆچکەی حەویجە لە خانەوادەیەکی سەید زادەی کاکەییان لەدایک بوو. لا یەکەم هەفتەی تەمەنیدا گوندەکەیان دووچاری بوو مەلەرزەیەک دەبێت کە سەر لەبەری گوندەکەیان خاپوور دەکا. ئەوانیش بە ناچاری شوێنەکە بەجێ دەهێڵن و لە گوندی تۆپزاوە دەگیرسێنەوە. لەبەرەوەی کابرایەکی کاسبکاربی باوکی دەچی ناڕۆی زروفی نەبوونی باری کرد و بۆ شوێنەکانی تر بەلەوەی کە بچێتە قوتابخانە. دوای کۆچیان کردۆ بۆ دەی عەلیزەرا لەوێش چەند ساڵێک منەوە لە ساڵ 1952 کۆچیان کرد بۆ ناوچەی کفری لەوێ لە دێ گیرسانەوە بە ناوی زەنگاباد. مانگای دیەکەی ئەبرد هەرێکێ مانگایە دووهەیە سێیە مانگای دیەکەی ئەبرد بۆ مەعیشەت تەق لە قاپیەکە نانێکیان بۆی ئاورد ئەیدا لەو ماڵەکە نانێ لەم ماڵەکە اینجا ئەگەر شی و چیانش بکردای ماڵەکە عینەن شیویانیش پێیان ئەیان. لە ساڵی 1954 گەڕانەوە بۆ دەی تۆپزاوە. نەنکی فەلەکەدین کاریگەری لەسەری هەبوو بە شێوەیەک ئاراستەی کردووە کە هەمیشە پشت بەخۆی ببەستێت بۆیە پێی دەگوت فەلەکەدین ڕۆڵە پێویستەوە ڕەفتار بکەی کە بتوانی بە دەرزی بیر هەڵبکەنی. باوکی پیاوێکی زۆر خۆشەویست بوو لە ناو کاکەی ئەڕۆی کە بچوایە زۆری دەستیان ماچە کرد. دائیمەن خەریکی دین و ئەم شتانەی خۆی بی وەکو قوتابخانەیەک وەکو مەلا. بەلەوەی بچێتە قوتابخانە لەلایەن باوکێوە فێری خوێندن و نووسینی ئەلفوبێ دەبێت و لە ماتماتیکی شارەزاییەکی باش پەیدا دەکات. حرفەکانی پیشاندی بۆ ئەلیف بێ جیم دال و ئەوانە لەسەر بەرنامەی کۆن یەک و دووسێی پێ وتی بوو حتا بزان چەند ژمارە دوای زائید و ناقص و ئەمانی فێر کرد بوو زیرەک بوو وەریگرتە. ساڵی 1954-1955 سەید سابووری باوکی دەیبات بۆ قوتابخانەی تۆپزاوە و دەیخاتە بەرخێندن. من سەفی یەک بووم لە سەرەتایی لە ناو سەفە بووین وەختێک مازانست بابی سەیفەلەگەدین خوا عافیانکە لەگەڵ مدیر حاضری سەیفەلەگەدینی هێنا لەگەڵ خۆی وتی ئەمە کوڕما ناوی فەلەگەدینە لە ماڵە وتی دەرزم داوە ئیمتیحانی بکەن بزان بەسەر چەند وەریەگرن. لەوێ تاقییان کردەوە مامۆستاکان تاقییان کردەوە بڕیاریاندا یەکسەر لە چواری سەرەتایی دامەزرا. کەسوان نەبووە ڕاسەن بڕوە بە پۆلی چواری وەربگرن. هەر لە مناریەوە زیرەکی و وریایی و هۆشیاری تێدا بەدی دەکرا کە لە چواردامەزرا ئەو ساڵە یەکەم دەرچوو. حتا لە 5 و 6 ئیمتحانیانە کرد ئێمە لە پەنجەرەکۆ سێرمانە کرد ئەو دائیمەن دەرەجەکانی 99 بوو. لە 5 یەکەم دەرچوو لە 6 یەکەم دەرچوو لە 4 و لە 5 پێش 10 ڕۆژ 12 ڕۆژ بڕوانامەی یەکەمیاندایە چوە بۆ ماڵ. هەموو ڕۆژێ سەر لە بەیانی زوو کتێبێکی دەرەکرد و ڕۆیشت لە دوور ئاوایی لە شوێنێک دانیشت کتێبی خوێندەوە. ئەسەر دووبارە ئەڕۆیشت کتێبی برد و ڕۆیشت دەستێکە دەخوێندە حتا خۆرەوە.
کاک فەلەکەدین لە منداڵیە ڕقی لە دەرەبەر بوو زۆری کتێبەکان کە ئیخوێنەوە کتێبی ئیشتراکی بوو وتم زەحمەت نوێ کاک فەلەکەدین لە قوتابخانە داوا نەکراوەوە ئەم جۆرە کتێبانە بخوێنێ ئەم کتێبانە چ سوودێکی هەیە تۆی خوێنی بۆم باسی کرد کە ئینسان چۆن ڕۆشنبیرەکە چۆن ئەیگۆڕێ چۆن فێری قسەی ئەکا زۆر تەسیری لێم کرد ئەو قسانەی ئەو چی ئەکرد بە ئەپلەکان ئەڕۆی ئیش و کاری بۆ باوکی ئەکرد هەڵەچیە پرتەقاڵ و هینی ئەچەند ئەکردیە چنوقێکی کردووی لە پشتی پاچکیلەکەی کە ئەهاتە دەیەکەی ئێمە لە عاربکۆی بووین دائما سیرمانە کرد لە پشتی دوو سێ کتاب لە بان پاچکیلەکە بەستە بوو ئەهات لە سێبەرێدا ئەنش دەستێ کردە خوێندن لەبوو کتێبانە بەسواری پاسچیل ئەهات لا عدا سلام عەلەیکم مادی نەبوون داسەکەی لێمان نەسن ئەو ڕۆژە تای وارە لەگەڵمان درەوێ کرد ئیتر بەردەوام بی لە مەکتەب توانستی شەشی تەواو کرد لە ساڵی 1956 1957 ڕوو دەکاتە شاری کەرکووک بۆ بەردەوام بوون لە خوێندنی ناوەندی و ئامادەیی ئێمە لە بەشی ناوخۆی تەرخانکراوە بۆ قوتابیانی دەوروبەری کەرکووک یەکمان گرتەوە کاک فەلەکەدین چوو بۆ متەوەستەی غەربیە ئەو وەختە کتێبەکانی سەلامە موسا و تا حوسێن و عەباس مەحموود عەقادی بەدەستەوە بۆ خوێندەوە زۆرتر بە زمانی عەرەبی خوێند و کوردیشی خوێندەوە ئەڵبەتە بڵاوکراوەی کوردی ئەو سەردەمە کەم بوو لە دەرسەکانیشە هەر یەکەم دەرەچوو ئەو کاتەی کە لە کەرکووک دەیخوێند گوزەرانی خێزانەکەی باش نەبوو بۆیە بە شەو دەیخوێند و بە ڕۆژیش کاری دەکرد مەطبوعاتی کتابی هەبوو حلمی مراد ئەمان کڕی بەو ئیمکانێتە مادیەکەمەی کە هەمان بوو خۆی منێ خوێندەوە من ئەوەی ئەو خوێندەوەمان لە بینیەکەمان چونکی توانەمان نەبوو بەجارێ دوو کتێب بکرین عەبدولقادر ناوێک بۆ یەکەم جار نەخشەی کوردستانی گەورە نیشانی فەلەکەدین دەدات ئەویش ببینی نەخشەکە سەرسام دەبێت وتی وەرە خەریتێک دەکێشە بزان ئەو خەریتێک کوێ تۆ ئەوەن زیرێکی لە جۆگرافیا خەریتەی کێشە نەمزانی چییە بێریم کردەوە نەمزانین چوم تەماشای ئەتڵەسم کرد نەمدۆزیەوە قاچە دەنگ مامۆسای هاتە پێشەوە سەری نەمزانی دوجار دەرکەوت ئەو دەترسا ببینن چی کێشاوە من نەمزانی ئەوەی کێشاوی چییە باشە وتم ئەمە چۆنەوتی ئەوە کوردستانی گەورەیە کە شەرحی بۆم کردوانە هێنای وتی دەفتەرێکی بچووکی هێنا دیار بوو پرۆگرامی قوتابیان بوو لەگەڵ نەخشەی کوردستان و داینە و سوێن بخۆ کەوا تۆ بۆ کوردستانی گەورە خەبات دەکەی ئەمە دەبێتە خاڵێکی وەرچەرخان لە ژیانیدا پاشان پەیوەندی دەکات بە یەکێتی قوتابیانی کوردستان و دواتر دەبێتە ئەندامی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ئەو فەلاحە هەژارانەی هەموو دیبوو کە لەژێر زوڵم بوون و عەرز ئەو کاتە هەمووی هین دەرەبەر بوو هین ئاغا بوو ئاغا عەرزێدا بە فەلا هەر وەختێ هەوەسی بووایە ئەیوت بارکە بڕۆ دەرێکرد لە عەرزەکە ئیتر ئەوە تەئسیری کردبوو لە بیر و باوەڕی کاک فەلەک کاتێک کە لە ئامادەیی دەبێت بۆ ماوەی 8 مانگ لە فەرمانگەی ئیسلاح زراعی کاری کردووە بەڵام لەبەر بیر و بۆچوونی چەبڕەوانەی دەرکراوە و پارەی 3 مانگی نەدراوەتێ پەنجاکان شۆڕشی 58 بوو عەبدولکەریم قاسم هات ئەو لەگەڵ چەند کەسێک ناو کاکەی شوعی بوو ئەو مەسئولی تەنزیمات بووە پەیوەندی لەگەڵ کەرکووک بووە لەگەڵ مەحەلی لەگەڵ ئێمە ناوچەی کاکەی پیتاشی کۆ ئەکردەوە لە دێ لە مەکەلەوەکە ئەینار بۆ پێشمەرگە ئەیناو خۆی بە دۆستی هەژار و کرێکار و جوتیار ئەزان ساڵی 1962 یەکەم چیرۆکی بە نازناوی لاو نووسی و لە ماوەیەکی کورددا لە ڕۆژنامەی ژین بڵاو کرایەوە ئەمە بووە هاندەرێک بۆ بەردەوامبوونی لە نووسین تا نەکسەی شوعی کە شوعی نەکسیان هینە ساڵی 63 و ئەمانە تقریبا لێوەوە پچڕە باوکی هاتە ماڵمان بەردەوام مراجعەیە کرد وتی ئەلحەمدوللا شکر بۆ خوا بێ لە پێش ناجح بوو فەلەگەدین لە عەسکەری قورتاڵ بوو ساڵی 1964 دوای تەواوکردنی ئامادەیی لە کۆلێژی ڕاگەیاندن لە زانکۆی بەغدا وەرگیراوە بەڵام لەبەر بارودۆخی ڕامیاری نەیتوانیوە زۆرتر بخوێنێ لە ڕێی برادرێکیەوە
توانیویەتی منهەجی کۆلێژی ڕاگەیاندن بەدەست بێنێ و پەرە بە ئاستی خۆی بدات. لا هەنگێکی جوان و شاییەکی چەند ڕۆژەدا ژیانی هاوسەرگیری لەگەڵ خانم وەسفیەخان پێکهێناوە. ئەو کاتە کە باسیەکان قلابیان کرد و ئەو جەماعەتە جەریدەی ثەورە عەرەبیان نەبوو، لەو جەریدەیە کاکفەلەک چەند مەقالەیەکی نووسی لەسەر ئیقتاع و ئیسلاح زراعی. ساڵی 1963 نووسین بە زمانی کوردی قەدەغە کرا، بۆیە وتارەکانی بە زمانی عەرەبی دەنووسی و یەکەم وتاری لە ژێرناوی ضعف الريف عقبة كبرى في طريق الإصلاح الزراعي لڕۆژنامەی الثورة العربية بڵاو کردەوە. ئەم وتارە کێشەی گەورەی بۆ فەلەکەدین دروست کرد و لەلایەن دەرەبەگەکانەوە بە شیوعی ئینفساڵی لە خەڵەمدرا. ئیتر خۆی دایە پاڵ ئەو جەماعەتە لە حکم بوون، دایان مەرزان لە منتەجات نەفتی، هەموو دەستیان کرد بە محارەبەی، لەوێ ئیتهامیان کرد بە اختلاس. لەسەر چی؟ لەسەر کوردایەتی. نەفت ناچوو بۆ کورد، ئەویش قاچاق دەینارد، دوایی لەوێوە وەختە بیگرن وتوبیان ئەبوو پرشنگ لەیرایە، ئەوانیش وتویان نازانین، خۆشی ئەوتی منیش ئەژنەفتم بە من ئەڵێن. القال قبل لەسەری دەرچوو، ئەگەر بیانگردایە ئیدامیانەکرد بە ئیستیخبارات ئەمن هەر بە دوومانەوە بوون. خۆیە شاردەوە لە ماڵ خزمەکان لە لای دۆستەکانی. بۆنی ئەوەی لێ هات کە ئەم جەلامە ئیشەکە لە تەنجیمە گرتیان دایانە محکەمە، کە درایە محکەمە حکم بوو. محامی و حاکمەکە دەرچووتی ئەو ژنە چ گوناحێکی هەیە لە خۆڕایی پیاوی ئاواین بکرێت. یەکەم جاگرتیان لە کەرکووک، دوایی لە کەرکووک کۆنەقلیان کرد بۆ مووسڵ. مەسەل ئەچوو بۆ سجنی مووسڵ، پێشمەرگەکان ڕێگیاگەن گرت وتیان ئەیڕفێنین. ئێمە بە شوێنیان ڕۆیمان لەگەل باوکی حەولمان بۆی دا و ئەم لە ئەولا کە من کرام بۆ وەزیر خوا لە خۆشنووسی سابقی باوکی کاک فەلەکەدین هات بۆ لام، گوتی فەلەکەدین گیراوە. ئیشمانە کردەکەمان کرد بە خواردن بۆ سیاسیەکان. چەند کورد لە ژوورەوە بوو، من خواردنمە کرد، من بەو حاڵەوە دەم کرد، ئەمن و ئیستیخبارات ئەڕشتنا داواتی سجنت کردیە بە منیان دەگوت. مواجهە لە بوغرێب بوو لە بەغدا. بەڵام وازی لە نووسین نەهێناوە، لەوێش وتاری نووسیوە. شتێک خۆی حەسی پێ نەکردا و ئەحساسی پێ نەکردا، نێ ئەزوڵانە نێنس. لە زیندانی ئەبوو غورێب سەرەڕای ناخۆشی بەندیخانە و کاری قورس لەوێ بوو بۆ بەرپرسی کتێبخانە و ئەمەش دەرفەتێکی باش بوو بۆ ئەوەی لە خوێندنەوەدا نەبڕێ و پەرە بە کۆکردنەوەی زانیاریەکانی بدات. ڕێککەوتنی عەبدوڕەحمان بەزاز بوو 29 حزەیرانی 1966 هێشێک لە بەندەکانی ڕێککەوتنەوە بوو کە پارتی بارەگای بکاتەوەدا و ڕۆژنامە دەربکە. ڕۆژنامە تاخی دەرکرد. عەموودێکی ئەنووسی بە ناوی حەلاجیات. بەڵام چۆن لە نێو بەندیخانەوە گەیاندوێتێ ڕۆژنامەی تەئاخی کە ئەینووسی نووسینەکەیدا بە ئێمەش دەمان برد بۆ جەریدە. بە ڕێگەی پرشنگی کچی کە ئەوسا زۆر بچووک بووە، نەگەدایکی چۆتە سەردانی باوچی، هەمیشە بوو کە شوشەیەکی پێ بووە. فەلەکەدین کاکەی ئەو تارانەی کە بۆ تەئاخی دەنووسی لەنێ ئەو بوو کە شوشەی دەنا. بە حاڵێک ئێمە ئەو مەقالە نەمانە دەرەکرد لە سجن، زۆر زەحمەت بوو، زۆر حیاتمان زۆر زەحمەت بۆ ئێمە ئێرە بەدەست منێدا داکی پرشم من ئێمەش بڵاومانەکرد لە ڕۆژنامەی ئەتەئاخی کە نامەیدا پێم مەکە ئەمنەکان چاویان لێ بووە، وەڵا نامەکەم مین کرد جاوی و قوتمدا. خەڵکیش ئەیانە بزانە ئەمە کێیە بەنای ئەبوو پرشنگ ئەنووسێت. ئەوە پرشنگ ئەبوو بە عەرەبیە و پرشنگ کوردیە و دیارە کووردە. پرسیم گوتیان وەڵا ئەوە کوردێکی کاکەیە و
ئەمە سەدایەکی زۆر گەورەی هەبوو ناو گەنجانە لە ناو مجتەمەعی عێراقیە لە ناو هەموو ئیتیجاهاتی دیموکراتی و پێشکەوتنخوازی ئەوسای عێراق. پێش هەموو شتێک سەرتارەکانم دەخوێندەوە دوایە یەکسەر دەچمە سەر حەلەجیاتی ئەو. من لە نووسینەکانەوە لەو گۆشەیەوە لەو زاویەوە کە هەیبوو زیاتر ناسیم و زۆر حەزمە کرد کە لە نزیکەوە بیناسم و چاوم پێ بکوێ. نەکەر ئێمە خەڵکێکی زۆری عەرەبیش باسییان دەکرد چێە ئەو پرچەکەوانە. مکافعات جەریدەکە مانگێ 25 جێدا پێمان. وەکو نووسەرێک نییە هەوڵی داوە بۆ ژیانی خۆی بۆ ماڵی خۆی ئەوەی خۆی بنووسی. وەکوین فەقیرە لەوێشە حەوڵی دەدا ئێمە بژێ بەو لەونە. شەهید دارا تۆفێق و سەیدا ساڵح یوسفی زۆر بە نووسینەکانی دڵسۆزانەی فەلەکەدین سەرسام دەبن. لە بەندیخانە مایەوە ئەو فترەیەک تا ئەو وەختە بینی کورد و حزبی بەعس مفاوەزات هەبوو. کاک ساڵح یوسفی لە بەغداد بوو مەسئول لقی 5 بوو. خوا عەفوی کە ساڵح یوسفی توانی ئازادی کرد. وەڵا زۆر خۆش بوو چۆ بردیان بۆ ئاوایی بردیان بۆ تۆبزاوە دۆڵ و زڕنایان لێدا. ڕۆیتە جەریدەی تەئاخی لە جەریدەی تەئاخی کارێک. ئێتر لەوێ ڕۆژانە دەمنووسی بۆیان چ وەکو نووسەر چۆکو پامنێریشتی لە کەرکووک ئەوختە لە کەرکوو بوو تر بە ڕسمی منیان وتیان تۆ لە دەستەی نووسەری ئەمە بەدەوام بوو تەپان تۆجە گۆشەیەکی ڕۆژان دەرکرد لەگەڵ سەیدا ساڵح یوسفی کە سرم لێدا تێبینیکی هەبوو وتی تۆ زۆر تون دەنووسی تون ئەنی بیرۆڕا دەربڕە بەڵام بە شێوەیەک لەختێ ئەوەتر. ساڵی 1960 یەکەم ڕۆمانی لە ژێرناوی بیتاقەت یا نەسیب بڵاو کردەوە و خوێنەرێکی زۆری هەبوو. نۆڤێڵی بیتاقی یا نەسیب بۆ دەرەکەوێت کە باسی کەسێکی هەژار و بەدبەختی ئەم کۆمەلگایەکات باسی کەسێکە کە خەون و خەیاڵی ئەوەیە کە بگا بە ئاواتەکانی خۆی بە ژیانێکی پاک ژیانێکی جوان بشی بەڵام قۆناغ بە قۆناغ هەر کاتێک هەوڵەدات هەموو کاتێک نوشستی هێنێن خەڵاتی یەکەمی وەرگرتە سەر ئاستی هەموو وڵاتە عەرەبیەکان. ساڵی 1970 داوای لێ دەکەن وەک بەڕێوەبەری نووسین دەست بەکار بکات و بەردەوام بێت. پاشان مەرحەلەی دووهەمی ڕۆژنامەی تەئاخی کە لە ساڵی 1970 دەستی پێکردەوە باش ڕێکەوتنامەی 11 ئازار یەکێ بوو لە نووسەرە هەرە دیار و بە ئەمەکەکانی ئەو ڕۆژنامەیە. حکوومەتی بەعز لە بەڵێنەکانی بەرامبەر بە کورد پاشگەز بووەوە و بەهۆیەوە جەنگی ڕاگەیاندن لە نێوان ڕۆژنامەی ئەتتاخی و ڕۆژنامەی ئەثەورە دروست بوو. بۆ دەرەکەوێت کە چی ڕووی داوە لەو سەردەمە چون کاکەلەکردین ڕۆژانە بە دەکومنت هەموو شتەکانی نووسی ئەوانش وڵامیانایە. شەڕی نووسین و ڕۆژنامە بوو لە نێوانی تاخی برایەتی و ئەثەورە یعنی شۆڕش وتاری کورتی ئاگرینی نووسی کاک پەلک قیادەی ئەو ئیشەی دەکردووە کاک پەلک مایەوە تا ئاخر کەس. مقاومەیە کرد بەڕاستی بە نووسینی خۆی بە قەلەمی خۆی مقاومەیە کرد و مایەوە تا ئاخر مەرحەلەکەی چی ڕێگایەک نەما لە شەڕ بگەڕێتەوە لە 74. ئەو کاتە تەشکیلاتی شۆڕش ئەماناتی گشتیان دروست کرد بوو یعنی با بڵێن لە چەشنی وەزارات بوو کاک فەلەکەدین لە ئەمانەتی گشتی ڕۆشنبیری و ڕاگەیاندن. ئەو ماوەیە بەڕاستی کاک فەلەک و کۆمەڵێک بوون دارا تۆفیق کاک دکتۆر کەمال مەزهەر مسوا ساڵح کەریم ئەمانە بەڕاستی سەرپەرشتێکی باشی ئێزگایان کرد و ئێزگە دەنگی کوردستان بۆ سنتەرێکی باشی ڕۆشنبیری. دوایەوەی عێراق و ئێران لە ساڵی 1975 ڕێککەوتنی جەزایریان دژی شۆڕشی کوردستان واژۆ کرد و حکوومەتی عێراق شەڕی دژی کورد بەرپا کردەوە سەرکردایەتی شۆڕش بڕیاری ئەوەیدا کە ڕوو لە ئێران بکەن و
وەک پەنا هەندە لەوێ بگیرسێنەوە بەمەش دەنگی کوردستان بۆ کاتێکی نادیار داخرا. داواکرا کە ئێزەکە بە زووترین کات دابخرێ بەڕاستی وای لێ هاتوو کە خەریک ڕۆژ بە چۆڵم چونکە خەڵکە تێگەشتوو لە مەسەلەکە ڕۆژ بڕ بەڵام ئێمە هەرماینەوە لە ئێزگە هەرماین و کاپەلەک مابووە. ئاخر ڕۆژەکەی من لەبیرمە بە گۆرانی یارانەوەستم ئەم بێلاتان بەوە کوتاییم هێنا بە ئێزگە. فەلەکەدین کاکەیی وەک سەدان پێشمەرگە و ڕاگەیەندکار ڕووی لە ئێران کردو لەوێ گیرسایەوە بەڵام لە نووسیندا نەبڕا و هەمیشە بەردەوام. شۆڕش تێک چوو لە ئێران بەیەکەوە بووین جیرانی یەک بووین چەند ساڵ یعنی بە یەک ئەحەساین و مەسەلەم یەکتریمان ببینە چینەکن یەک ئەوانە هاتن لەگە کاکفەلەک ڕۆژانە مەگەم چۆن هەر یەکترمان دەدیت دەهاتە ماڵ دەچوومە ماڵ. ژیانی پەناهەندەیی و مانەوەی لەژێر سیستەمی وڵاتێکی تر زۆر ئەستەم بوو. لەلایەک تێکچوونی شۆڕشی ئەیلول و نەمانی ئەو ئومێدە گەورەیەی کە دەراویشتەی ڕێکەوتنی 11 ئادار بوو لەلایەکی تریش هەوڵی دووبارە هەڵسانەوە و دروستکردنەوەی شۆڕش. ئەوە بوو سەرکردایەتی کاتی پێکێنرا. شۆڕش هەڵگی سایەوە و ڕۆڕی فەلەکەدین کاکەیی دیار و بەرچاو بوو بە تایبەتیش لە ڕاگەیاندن. کاکفەلەک یەکێک بوو لەوانەی بڕای بەوە نەبوو بچێتە دەرەوە بڕای بەوە هەبوو کە بمێنێتەوە خزمەت بکە. چوینە ژێر قاڵدرمەوە هەمومان دەستمان لە مل یەک کرد وتمان بمرین پێکەوە بمرین کەس بۆ کەس خەمی نەخوا لەو غەریبایەتیە. هەموو جار یا تۆپیان داهاوێشت بۆ منتقەن چەند جار لەوێ بوومە مناڵیش بوو بەبیرم دێ تر فێر بووم ناترسام. لە کاتی محنەت ئەو کاتێک کە لە ئاوەرە بوون کاک فەلەک نووسەری تایبەتی کاک ئیدریس بوو لەگەڵەوی ئیشی دەکرد. ئاهاتەکن فەلەک ینی هەرچی فەلەک قسەی بکردایە ئیدریس پێ خۆش بوو هەر لە ماڵمان بوو ئیدریس زۆر ئینسانی باش بوو. فەلەک ژێرە ڕەوشتدان خوێنیکردن ئەو مەرجێکە هەبوون پرسا کۆردناودێ چ پەیوەندیان مەرگەل ئێرانی چ پەیوەندیان مەرگەل دەربە چلگەل هێز و هێزێن پارتیێندن چلگەل هەمبەریە معارەزە عێراقی. من حتا کە تەواو دەبوو بە 6 ساعت حە ساعت لە پێش دەرگای ژێرزەوی ئینتزارم کرد بەکو کاکەتێز واز لە باوکم بێنە بتوانین من و باوکم قسە بکەین تر پێکەوە. لێکدانەوەکانیشی لێکدانەوەی باش بوون زۆر جار شتێک ببا جەنابی سەرۆکیان کاکی دریزیان گوت کاک فەلەکەدین ڕێی چییە؟ مامۆستا لە ماڵ نەبوو دەچوو بۆ شاخ اینجا بەفری زۆر دەباری ئەچوین بۆ نەوتی ئەوەندە سارد بوو ئەوەندە سارد بوو ئەگەیشتە ئێمە نەوتەکە نامە. خواردنمان وەکو هەموو پێشمەرگەکان خواردنێکی خراپ بوو نەبوو بەدەست نەدەکرد بەڵام کە کاکفەلەک دەهاتە سەر خواردن نان بخوا بە جۆرێک مەفحی دەکردوەوەی دەکرد بۆەوەی کەس گلەیی نەکاتن. تەنانەت لە کاتی نانکردنیشدا کاکفەلەکش بەشداریە کرد لە ئینجایان نانەکەی لەسەر ساجەکە پانەکردەوە یان ئەویش خەریکی هەوێرشەیلانە بوو یان خەریکی گوندک دروستکردنە بوو. هەمووی ئاهات وەکو چیرۆکی مناڵانە باسیە کرد بۆ من بۆ کە لی تێ بکەم زۆر گرنگاوە هەموو کەس ئەو هوەرەی نییە. باسی ژیانی دەکرد ئەوار دەینووسی دانانیشت لەگەل ئێمە قسە بکار خەریکی نووسیر خۆی بوو. کەمترینی 6 مانگ جارێک بوو لەوانەیە جاروبار کە ئاهاتەوە بەڵام بوو بەیانێکە کاڵەسام لەوێ نەما بوو. پێڵاو دنیامان لە دەرگا ڕێز دەکرد دەمانگوت ئەگەر هاتن بڵێن پیا و زۆرە لەیرە نەیە نێمە بە تەنیاین ژنی نەترسی. ئاسانیە وتنی ئاسان نییە تۆ کوڕێکت نەبێت ڕەگەزی نێرت نەبێت لە وڵاتێکی غەریب وەکو ئێران بمێنیەوە تەنها لەگەڵ 5 کچە پیاوت پێشمەرگەوێت. ئەو کاتانێک کە دوورەکەوت نەخۆشی من دەستی پێکرد دکتۆرێکە بوو دکتۆرێکی زۆر زیرەک بوو گوتی ئەو دیسان باوکی چووە دەیزانی ناحین دەرونی ڕەبتێکی ڕوحیم بە باوکم هەیە
نامەکانم بە فارسی ئەنووسی بۆی نومرەکانی قوتابخانەم هەموو بۆ ئەنووسی ئەو نامانە کە لە جەبهە ئەگەیشتە دەستی لە گیرفانی دانا هەندێک لەو نامانە تەڕ بووە ئەوانم هەموو هەڵگرتو زۆر جوانە یانی کاک فەلەکێدین زۆر لە کاکی دریس نزیک بوو کاکی دریس حسابێکی زۆر زۆری لەسەر کاک فەلەکێدین دەکرد و ڕێزێکی تایبەتی بۆی هەبوو ئیدریس ئەوی خۆشتر دەویست لە کاک فەلەکەدین ئیدریسی خۆشویستبی دەجێ خۆشی بوو ها ئەو پیاوانە دەبی وا ڕەفتاریان لەگەڵ بکرێ جێ ئەتیمادیان بوو وەسیقەیەکی تەواویان پێ بوو وە دەیانزانی ئینسانێکی کوردێکی پاک و دڵسۆزە خەبات و ماندووبوونی بۆ مەبەستی شخصی نییە بۆ دەستکەوت نییە کەسێکی زۆر نزیک بوو لە بنەماڵەی ئێمە کەسێکی یەکجار زۆر نزیک بوو لە شخصی باوکم سەرەتای ناسینی ئێمە ئەو کاتە بوو دوای نوسکۆی ساڵی 75 کاک فەلەک هەندێک جار هەر لە بەیانیەوە حتا شەوانێک درەنگ لەگەڵ بەڕەحمەت بی لەگەڵ باوکم دادەنیشتن و کاروبار و ڕێخستنەوەی کارەکانی شۆڕشیان ئەنجام دەدا وەڵامی راپۆرتەکانیان دەدایەوە بێ ئەو وەختە زروفی ئێران بە شێوەیەک بوو کە نەدەکرا بە عەلەنی ئەو کارانە بکەن لە بواری سوفیگەری و لە بواری عێرفان زۆر شت لە بینی کاکدریس و باوکم ئاڵەگۆڕەکرا و کاتی من تەمەنم بچووک بوو بەڵام ئەمزانی شتێکی وا هەیە یعنی وەکو دوو برای ڕوحی بووم پێکەوە ساڵی 1979 کۆنگرەی نۆی پارتی دیموکراتی کوردستان لە ناوچەی مەرگەوەڕی ڕۆژهەڵات بەسرا ئەو بوو بە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و بەرپرسی ڕاگەیاندن کۆنگرە بەسترا حیزب کەوتە سەر پێی خۆی ئێران پشتگیری لێکردین هاوکاری کردین ڕۆژنامەی خەبات دەردەچوو کادیر چەند عەدەدەشی لێ دەرچوو دەنگی کوردستان دەرچوو زۆر بڵاو کراوەی تریش دەرەچوو تەبع دەکراو ئەوە دەبوو یعنی بەڕاستی ئیعلامی پارتی گەشەش یەکجار نەوعی کرد خۆ لە ناو شۆڕشدا دوو دەستگا سەرەکی دەور ئەبینی یەکیان پێشمەرگایەتی یەکیانش ڕاگەیاندنەکانەوە ڕاگەیاندنش بە تایبەتی لەو ڕۆژگارانەدا دەورێکی زۆر باڵای ئەبینی دەنگی کوردستانی عێراق دەستی بە پەخشەکانی کردەوە لە مەرگەوەڕ لە گوندی شەقڵاوە دەنگی کوردستان بەکەی دوژمنی بەجێودا پێشمەرگێک قەهرەمانێک پارتی و بارزانî پارێزغانێت ملەتی و ئاخا وڵاتێ جگەلەوەی کە مەسئولی ڕاگەاندن بوو هەر خۆی هەموو ئیشی تەحریر ئەوەی کرد ئەوایە ستونە ڕاگەاندنە پارتیە دیموکراتی کوردستان بوو مەژیێ بوو تەنانەت لە تەدقیق و تەصحیحی لغەوی و چاپ و ئەمانەش ئاخر جار خۆی بەسەریا دەچووە و ئیحتیمامێکی زۆری بابەتەکان دەدا حقی وی خبری دایە ئەگەر پێشمەرگێت قەهرەمان چەلەنگە کاگەلە کامازن کرد بە و دەستکەفتێت مەزم دەست بە ئینابانە کاکفەلەکی پڕەنگێکی ئەو خەبەردا ڕێشت مەتەسەورت کرد ئەم ئێدگەلوی پێشمەرگەی یەتسەنگەری بەرخۆدانێدا تەشویش زۆر بێزاری دەکردی بەڵام دەنگی کوردستان سەرچاوەی هەواڵی هەر کەسێک بوو لە دەرەوە و ناوەی کوردستان کاکفەلێکی تاریخێک نویسی برای ڕوونیشتی سەردەستگای تەشویشێ لێگەڕێ بۆتێک بگەین دقیقەیەک بووتە و دقیقەیەکیش بوو من خەڵک هیچ هەواڵێکی پێڕاست نەبوو تا لە دەنگی کوردستان بڵاو نەکرا دەنگی کوردستانی عێراق دەنگی کوردستانی عێراقە جۆگرە بەڕێزەکان فەرمونون لەگەڵ هەواڵەکانی ئەمڕۆمان یەکێک لە مەفرەزەی پێشمەرگە قارەمانەکانمان لە بەچکە شێرانی کوردستان بۆ 5 ڕۆژ 6 ڕۆژ بە ئیشێک سەفەری کرد لەوێ نەبوو کاک دکتۆر ڕۆژ لەسەر زگڕاک شابوو دەینووسی هەر منیدی گوتی کاک تاسین خوا کۆتی فەلەکەدین کاکەی بدە گوتی ئێمە 5 کەسین بە بەڕاناگین چۆن بینووسین هەنی بێ ئەو ئەتوان بڵێم ئیشەکە زۆر سست و زۆر کاڵ و کرچە بوو جا کاک فەلەک کە دەستی قەڵەمی دەستدا بە قەڵەم هیچ ڕاوەستانینە لە نووسری عەرەب جێبنێ بدایان و گەورەترین نووسەرە لە زمانی عەرەبیشدا ئەوانەی کە
هیوایەتی فۆتۆیان هەبوو کاک فەلەکەدین و دکتۆر محەممەد ساڵح جومعە سوورەج دەگرتن وەکە بەلگێ زەمان و مش فەلەکشدانێ شبەر لەوێ دەرێ فیلم کێم بوون فەلەک پردەگەرچن سوورەت ژانتایکی هەبوو خواردنی تیانە کردە کامێرەکەی تیا مەسەل چ وێنەیەکی جوان جێگەیەکی جوان بواە وێنەی دەگرت ئەگەر سوورەتی تەماشە بکە دەگرێت دەزانێکی مرۆڤێکی زانیار ناسکار نوێگرتنە سوورەتیوی پەر سوورەتێ جوان بوون عاشقی چیا و دۆڵ و ئاو و دار و هەموو تەبیعەتی کوردستان بوو باسی ئەکرد ئەوت هەموو جلدێ بێ ئەبێ وێنەگری تیابێ کامێرەی باشی تیابێ شتی باشی تیابێ وێنە زۆر لە خەبەر مهمترێکە بۆ فەلەک ئەفچی سوورەتی زۆر جوانن چاوە بۆ دەکتۆر ئەز وەختی زارۆ بووم تەڵەبە بووم وێنەگەر کەمەرە دەدا خۆرتا دەدا من کارێ من ئەبوو سوورەت دەگرتن هەرکێ کەردەکدانوان پشتی ئەو دەهاتونە دەرێک و من هەم ژیانە خۆشی پێگراو دەکرد و هەمیژی سوورەتی خری بوو دوێ ڕەنگی دەستفێر بووم لە بیرامەتت ساڵە 83 بارگای دەنگی کوردستان و عراقی ئەلدەڤەر و لۆلان بوو کاک فەلەکەدینی بابەتێک نویسی کورسیا سەدامی یاڵق بووی و بەرەفنەمانێت چیت دڵنیا بوو زۆر دڵنیا بوو لە مەسەلەی ئەوەی کە سەدام نامێنێ ئەوها قسەیە کرد ئەوتم ئەرێشێت بیتە چیەوە هەروەهاکەی ئەوتی من نووسینم وەک فیلم بۆ دێ بەڕاستی ڕوحانی بوو یەزدانی بوو لەخوا نێزیک بوو و زۆر شتیشی دەزانی وەکو ئیلهامی بۆ بێ ئەوها شتی سەیری دەوروژان و ڕاستیش دەرەچوو حتا هەندێک جار بۆ چوونەکانی ئەگەر بڵێم جیاواز بوو لەگە بۆ چوونی هەندێک لە هەواڵانی سەرکردایەتیمان کاک فەلەک ساحب ڕەئی بوو ڕەئی خۆی دەدا و زۆر بە ئاشکرار لە ئیجتیماعی ژنەی مەرکەزی نازانم چ بوو وەڵا هەستا چەسپێکی هینا لە دەوی خۆیدا دەوی خۆی قەپات کرد ئەوزە ئەمن دەڵێم لەو وەختی دەتوانم بڵێم لە 1990 ئازادی ڕێئی هەبوو لە کۆبوونەوەکاندا. لەو جۆرانە بوو کە شانازی بە ڕەگ و ئینتیمای فکری و سەقافی و توراسی خۆی ئەکردیان ئەو هەمیشە ئەیوت دەبێت پارێزگاری لە کەلتوری کوردی ما بکەن و کەلتوری زەردەشتیە کەلتوری کوردیە ڕەنگە چەندین جار کتێبی پیرۆزی قورئانی خوێندووەتەوە و لێکی داوەتەوە و سوودی لە مەسادرەکان وەرگرتووە کە پەیوەندیان بە کتێبی قورئانەوە هەیە لە کتێبی تەورات و ئینجیل ئەو شتانش هەروە ینی کەسێک بوو بەردەوام لێکۆڵنەوەی ئەکرد بیری لەو نقطە زەوهەریە دەکردەوە کە دەبێ خوا چی پێخۆشە خوا چی دەوێ بۆ خوا دەبێت چی بکەی چی نەکەی چی خراپە زۆر لە وتەکان و لە فەلسەفەکانی بودای بە پراکتیکانە ئەنجامەدا کەسێک بوو بۆ شێوەیە بوو ینی کەسێک نەوە من ناتوان بڵێم تەنها مڵکی کاکەیەت بۆ باوکم نەخێر فەرق و جیاوازی ناکرد لە بینی ئەمە کاکەیە ئەمە مەسیحیە ئەمە مسلمانە ئەمە شیعەیە ئەمە سنەیە ئەو شتانە لەلای ئەو نەبوو یاری چوار چیوان باوەڕش وەجا پاکی و ڕاستی و نیستی وڕەدا ئەوە یەکێکە لە تێکستە هەرە بەناوبانگەکانی کەڵام یارستان کە سوڵتان ئێساق و توێتی کە ئەڵێ ئەبێت ئەو کەسی یارستان بێت پاک بێت ڕاست بێت جوامێر بێ خوبەخشانە کار بکات فەلەک دەیویست ئەم ئاینە کۆنە ساڵی کوردەواریە لە حاڵەتی شاراوە و کۆشەگیری بێنێتە دەرێ و بۆ ئەوەی کەوا بیناتێنێتە تەواوی میلەتی کورد و تەواوی دنیا. دوای ناکۆکی درێژخایەن لە نێوان لایەنە سیاسی کوردستانیەکان ساڵی 1986 نزیکبوونەوەیەک بەرەو ئاشتەوایی دەستی پێکرد بۆ هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ بە ئاراستەی یەکخستنی هزر و هێزەکان لە یەک بەرەدا. لە بەرەی جوود و لە بەرەی کوردستانی کاک فەلەک دەوری زۆر بوو دەوریشی دەوری ئیعلام ئەو دائیما نوێنەری پارتی ئەو لیژنەی ئیعلام بوو. بە زۆر جار کە گرژیەک لە نێوان حزبە کوردیەکان دروست دەبوو ئەو باسی لە یەکگرتنەوەی حزبەکان دەکرد لە تەمای حزبەکان دەکرد ڕقی لە شەڕ بوو ڕقی لە شەڕەنجێز بوو دائیما لە دوای ئاشتی دەگەڕا لە 86
کە هەنگاوی یەکڕێزی گەلی کوردستان و یەکڕێزی حزبە سیاسەکان گفتوگۆ لە نێوانیاندا بۆ ئەوەی لاپەڕی شەڕی ناوخۆ وەلا بنێن دەورێکی کاریگەری هەبوو لە ناو سەرکردایەتی پارتی بۆ ئەوەی ئەو هەنگاوانە بە تایبەتی لە نێوانیەتی و پارتیدا بگاتە ئەنجام. جەناب مامزاد لەگەڵ خاڵی خۆش بوو ئیدریس بارزانی ئیمزایان کرد بۆ ئەوەی شەڕی ناوخۆ دووبارە نەبێتەوە، چونکم گەورەترین زەرەر بۆ گەلی کوردستانەوە. خەڵکینە هەواڵینە ئەی نەمدەگوت کوڕانی گەرمیان ڕناوەستێن تا جووتە کەڵە شاخی کوڵە باڵەکانیان لە چەشنی نیشانەی سەرکەوتێن لەسەر قەڵاتی کەرکووک نەچەقێنن. ساڵی 1991 لە ڕاپەڕینێکی شکۆمەندانەدا سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان ئازاد کران و بۆ یەکەم جار لە مێژووی کورد و لە هەڵبژاردنێکی ئازادانەی سەرتاسەریدا لە 1992 پەرلەمانی کوردستان دامەزرا و هەولێر کرایە پایتەخت. ئەو سەرەتا ئێمە هاتەوە بۆ کوردستان، ماڵێکی بۆمان دانابوو کە ئێمە بگەڕێنەوە بچین بۆ ناوی دانیشین لە شارۆچکەی پیرمان. هەر کە گەیشتمە دەردەرگای ماڵەوە باوکم باوشی کرد پێما و منی برد، منیش نامازانی بۆ کوێ ئەمبا، منی بردە سەربانی خانووەکە، وتی سێری ئەم دەشت و دۆڵە بکە بۆ خۆت، وتی ئەزانی ئێرە کوێیە؟ ئەستان وەڵامم نەبوو بکەم نەمەزانیم چی بڵێم، بڕوا بکە بەدەنگێکی وا بەرزەوە بە هەستێکە وتی ئێرە کوردستانە، ئێستش ئەو وشەی کوردستانە لە ناو گوێمە هەر ماوە. هیچ مرۆڤێکم نەدیەوە مرتا ئێستا وشەی کوردستان ئاها لە دەمی بێتە دێ کە ئەوت کوردستان نازام چۆنی ئەوت کە ئەوت پێشمەرگە نازام چۆنی ئەوت هەستەکەن هەمووی خۆش بەچاو و بەدەم و زۆر سیر ئەیوت یانی وا بە شانازیەوە یعنی بڵێ وەکو بڵێ کە زۆر ماندوو بۆ کوردستان لەسەر چیاکان ئەو مەرحەلەی بڕی ینی ئەو بڕوای ئەوەی ناکرد کە ڕۆژێک بێت لەسەر چیاکانەوە بێت ماڵ بۆ ماڵی خۆی دانێت وشەی کوردستان بۆی هەڵبژێرێت ئەو کەوتی وشەی کوردستان ئێستش کە بیری لێ ئەەکەمەوە یانی بەڕاستی کەسێکی وا دڵسۆز بۆ نیشتیمانەکەی بۆ خاکەکەی ئێستا تێئەگەم ئەو کوردستانە یعنی چی؟ علاقەی لە قەزیەی زوڵم و زەرسەڵات و ئەم شتانە نەوی باسی وڵات و کوردستانی ئەکرد. چی هەستێکی هەبووە کە گەڕاوەتەوە سەر خاکی خۆی، گەڕاوەتەوە سەر نیشتیمانی خۆی، لە ڕادیۆی دەنگی کوردستان هاوارکردن ئێرە دەنگی کوردستانی عێراقا و ئێرە دەنگی کوردستانی عێراقا و ئەم دووبارەکردنەوانە بە بەلاش نەچووە. وەڵا پێمان خۆش بوو ینی شتێکی ینی تاریخی بی بووە و ئەوەنە ڕەنجی دایە. هەم خۆشیەکی تێدایە هەم ئەوەی کە تۆ چێژی ئەو زەحمەتانەی خۆتە دێتە دی ینی کە تۆ زەحمەتە بینیوە لە دەرەوەی وڵات بوویتە باوکە ئێستا بێتە ئەندام پەرلەمان. ئەو شەرەفمانە بوو کارد وکان پێکۆندایی پەرلەمان و باوەڕکە تڕحاتەکانی کاکفەلە کوردانە بوو. ئەو کات ئەو باس سەر بەخۆی کوردستانی دەکرد کە دوورش میشمان نەبوو. هەستمان کرد هەموو ئەو ماندی بوونە نەتیجەیەکی هەیە ئەوش نەتیجەکەی ئازادی کوردستان بوو. هەمیشە هەوڵی ئەوەی دەدا کە خەڵک بێر و ڕای خۆی دەرببڕێ کۆت و بەندی بێر و ڕایەک نەبێت تەسک بەڵکو ئازاد بێ بە ئازادی بیر بکاتەوە بە ئازادی بتوێ. ئەوەندە بەسیت بوو هەست بەوە نەدەکرد کچی ئەندام پەرلەمانێکی قوانین گەانە بەرلەمانە مەدانی ئەم تەردە پێسەر بلندن یەکژێ دەستێکی باڵا هەبوو دێدێ. ساڵی 1996 وەک وەزیری ڕۆشنبیری دەست بەکار بوو. تەغیرێکی تر بوو لە ژیانمان کە گۆڕانکاریەکی تر بۆمان زۆر گرنگ بوو کە کەلتور ڕۆشنبیری کوردی بدرێتە دەست وەزیرێک کەویش باوکم بێ. ماندوون بوونەکانی باوکم بە بەلاش نەچوو باوکم دەستکەوتی ینی یارمەتی دەربوو لە دەستکەوتی زۆری ئەمڕۆی کورد. ئەو وەزیری ڕۆشنبیری بوو من بریکاری ئەو بووم. زۆر جار دوای دەوام کە دەچوومە خزمەتی خواحافیزی کەندەمبیری تازە لە گەرمەی نووسینە تەق نانەڕەقەی بە چای دەخوارد. یەکێک لە گرفتاریەکانی فەلەک لە خۆی نێو خۆی و ماڵ و منداڵی ئەوە بوو کەوا ئەوەنە پابندی ماڵی دنیا نەبوو لە کاتێکە ڕەنگە ڕفەقای فەلەک ئەلعان خاوەنی گەلێک شت بن. ئەوە پێم وایە منتەهای دڵسۆزی و پاچی و
خەمی هەرە گەورەی ئەوە بوو کە بابەتێک بنووسی چەند بە ئاقاری خزمەتکردن بە کوردستان و گەلەکەی و حکومەتە ساواکە بوو. قسەمان کرد لەسەر دامەزراندنی تەلەڤیزیۆنێکی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری کە ناوی تەلەڤیزیۆنی هەرێم و بەڕاستی زۆر دامی ئەو ئەزمونەی کرد کاکپەلک خۆی ڕۆژانە لەگەڵمان بوو ینی بایەخدان بە کوردەکانی باکوور ڕۆژئاوا ڕۆژهەڵات ئەمە پێکەوە سەردانی جەواهریشمان کرد لە دیمەشق لەگەڵ جەواهریش علاقەیەکی دۆستایەتێکی زۆر باشی هەبوو. ڕۆڵێکی بەرچاو و دیاری هەبوو لە وەزارەتی ڕۆشنبیری و هەمیشە بەبوونی کاکفەلەکەدین لە وەزارەت جۆرە جموجوڵێکی هونەری و هزری هەستی پێدەکرا و زۆر گرنگی بە هەموو جۆرەکانی ڕۆشنبیری و هونەری دەدا و ڕێزێکی تایبەتیشی لە ئافرەت دەگرت و هانی دەدان بۆ بەرەو پێشچوون. ئەیوت قالب ڕاستە هەیە بەڵام ئەو گرنگی بە خودی ڕوحەکە ئەیە گرنگی بە توانە و هزری کەسەکە دەدا ئەو هزرا بڵاو بکاتەوە پەخش بکە لە ناو کۆمەلگا کە ئافرەت وەکو ئینسان وەکو مرۆڤ تەعاملی لەگەڵ بکرێ. ئەیوت تا ژنی کورد ڕزگار نەبی کۆمەلگای کوردی و کوردستان ڕزگار نابێ. بە شانازی ئەو کە ئەیبینی ئێمە چالاکین و کارەکەین بۆ ئەو بەس بوو وایەت واتەزانێ ئەم کچانە برادر ئەون. ساڵی 2003 عێراق لەژێر زەبروزەنگی بەعسیەکان ئازاد کرا و دەرفەتی بۆ ئەوە ڕێک خست کە دووبارە کاکفەلەکەدین سەرپەرشتی دەرچوونەوەی ئەتەئاخی بکات لە بەغدا. لەلایەن سەرۆکێری مۆداوەکرە دووبارە ڕۆژنامەی تەئاخی دەربچێتەوە. خوێنەری لە هەموو ڕۆژنامەکانی عێراقیش زیاتر بوو لە ماوەیە کاتەوان لەبەرەوە ئەویش چونکە کۆن لە تەئاخیشی کردووە و شارەزایە و ئەزانێ و خەڵقی عێراقی و نووسەری عێراقیشی ئەناسی نەکەرەوە ڕۆڵێکی باشیە بوو لەوەی ئەو تەئاخی دەست پێ بکاتەوە و بنووسێ و بیچەسپێنێ و نووسینەکانیشی بۆ عەرەب بۆ کورد بۆ عێراقی بەعام نووسینی باش بوو بە حەقەتیان. هەر لە هەمان ساڵدا واتە لە 2003 بۆ یەکەم جار سەردانی دەڤەری کاکەیان دەکات و بۆ دووەم جار لە ژیانیدا دەگری و خۆی دەخاتەوە باوەشی دایک و باوکی. ڕۆژی سینەما قسەی هەبوو ڕۆژی نەورۆز قسەی هەبوو ڕۆژی ژنان قسەی هەبوو یادبوودی مەسەل ژنە بوو مەسەل خۆشەویستیە بوو گوڵێکی بۆ مەهێنا هینێکی بۆ مێنا ئەوتی بەس دڵت خۆش بێ. گەورەترین و جوانترین هۆڵەکەی کوردستان کە لە ناو وەزارەتی ڕۆشنبیریە و لەسەر پێشنیاری خۆی وتی ئەبێ ئەم هۆڵەت ناو بنرێت هۆڵی پێشەوە. زۆر ڕێزی لەوە ئەگەر کە پێویستە هەرگە لەو مافی خۆی هەبێ بە تایبەتی مافی کەلتوری مەسەلەن وەزارەتی ڕۆشنبیری بوو بە خاوەن بڵاوکراوی تایبەت بەخۆی لە بواری مناڵانە لە بواری ڕۆشنبیریە گۆڤارێکی دەرکرد بە ناوی تورکناسی و کۆمەڵەیەکی دانە بە ناوی کۆمەڵی کورد و تورک و بەردەوام هەوڵەوەی هێندە دەدا کۆ ئەمژی بڕێکا خۆڤە هەوڵ بدەن پەیوەمەی خۆی کوردی بگەینە گەلێندی تایبەت ئەوان سێگەلان و پێ خۆش بوو فەنان ببینێ لەگەڵ فەنان دانیشێ ئیشەکان ببینێ ینی چەندین جار لە شانۆگەری دێ ئامادە بێ لە پێشنگا شێوەکاری ئامادە بێ بە تایبەتی سینەما یعنی لەو فترەیە کاکپەلک زۆر دامیە کرد لە بدایەتی تەسیسی دەستگای سینەما لە هەولێر و دوایی گەورەکردنی لە هەموو شارەکان دوایی دامەزراندنی دەستگای گشتی سینەما هەرێمی کوردستان تەلەڤیزیۆنێکی کوردی دروست بوو کە دەنگ و ڕەنگی هیچ حیزبولایەنێک نەبوو دەنگ و ڕەنگی حکوومەتی کوردستان بوو کە تەلەڤیزیۆنی نەورۆز بوو. دەبا سوود لەو بیرمەندەی وەرگرن تا کارجێڕێکەی. لە سەرەتای گەنجایەتیدا خولیای تەسەووف بووە. ئەو تەسەووفە ڕۆژ لە ڕۆژ لە ناو بۆچوون و بیرکردنەوە و هەسوکەوتی کاکفەلەکە زیادیە کرد. عارفێکی پاک و پوختە و خاوێنی دنیای عێرفان بوو.
ئەو ژیانەی کە باوکم بۆ خۆی دروستی کرد ژیانێک بوو هەموو کەسێک ئاسانی لی تێناگەیشت. مۆسیقا لای کاکەم مۆسیقا شتێک بوو بڵێن زۆر گەورە بوو لە لای کاکەم. تا بەیانی گوێی لە مۆسیقا و سازی یارستانەکانە گرت. یعنی هێشتا لە ڕاژان بووین جاری وە هەبوو ئێش و ئازاری بۆ پەیدا بوو وەزعی تەواو نابوو ئەمانوت ئیسراحەتێ بکە ئیسراحەتێ کرد هەندێک جار زەختی بەرزەوە بوو هەندێک مەسائل چونکە بە حکمی ئیشەکان وابوو. وەڵا دوا هەفتە هەر ناتگوتەوە دەمرێ ئەوەندە باش بووە یعنی ڕوخساڵی وینی. هەفتەت بێشی ئەوە بەیەکەوە بوو لە لای کاک مەسعودی داوت کرابووین ئەویش داوت بوو منیش داوت بووم. ئەوتی ئێوە هەر لە مردن ئەترسن مردن وەک مراوێ بڕۆ بناوە دەرچوو ئەوە تەواوەرەوە ئەوە قسەی. ڕۆژێ پێش ئەوە هات بەلای من 2 سعات 1:30 نیوەڕۆ بوو حسم ئەکرد کاکەم کەس بوو. مەوعدمان بی من لەگەل برایەکم دکتۆر محەممەد میێوان بیم لەگەل یا ڕۆیشتمان بۆ مارس فەلەکەدین لەگەل مامۆستا فازڵی بەرازامەکات وتی من ئەوە ئیسەتێم بۆ لاتان تۆ من میێوانم ئێستا میێوانەکانە. کە میێوانەکان هاتن سعات 2 کاکەم هەر تەلەفۆنی نەکرد بە ملی نازانم چی خۆم هەستم تەلەفۆنم بۆ کاکەم کرد وتی خێریە میێوانەکان هاتن وتم ئاوتی ئەوە هاتم دووبارە وتم کاکە زای خستەوە دوای ئەوە گشتی 5 دقەی پێ نەچوو جەرز تەلەفۆن لێدا وام زانی کاکەمە کاڵم کرد سەرەکەم سایقەکەیە وتی کاکت لە خستخانەکەی ئەڵێ با خێریە بێ. کە گەیشتمە مەسیف سەلاحەدین لە هەولێرەوە تەسەورم ناکە ینی شتێکی زۆر ناخۆش لە ناخم بوو تەسەورم کردە بە شتێکی زۆر گەورە بێ وەکو شتێکی ڕوحیک بینی کچ و باوکت چکە من بەیانی لەگەڵی قسەم کردبوو زۆر باش بوو. هیچ ڕۆژێک بیرم نەکردەوە کە یەکەم وەفات لەناو خێزانی من ئازیزترین کەسم ئەبێت بەڕاستی چونکە باوکم شوێنێکی تایبەتی هەبوو هەمیشە لە ناو ئێمەدا لە ناو ماڵەکەیدا کاتێک هەمووجا نەخۆشە و چاوێک کردەوە ئێمەیەتی زەردەخانەیەک لە سەلێوی بوو گوتم ئەم جارش هەر وەکو جاری ترە کە وتیان باوکت ئەوێت تۆ ببینێ من هەستێکی زۆر ناخۆش لای من دروست بوو چونکە من ئەو بەیانیە باوکم بینی بوو حدا وتم مەکەن کارەبا لە دڵ کاکەم بەیان زۆر قیژانم زۆر هاوارم کرد زۆر چوومە بەرەو چەند قۆم هەناسەم قشتم کردە ناو زگیەوە بتم بەشکەم بێتەوە کاکەم نهاتەوە کاکەم چاوچیان لە بڕ بەڵام کە گەیشتمە بەردەرگا لە دوورەوە گوڵۆپی ئیسعافم کە دی چۆن داگیرساوە یەک لەحزە وام زانێ دنیا ڕەشە. فەلەکە مرد خاوەنی هیچ نەبوو ئیلا خاوەنی بیرەوەری و قەڵەمەکەی و نووتینەکانی نەبێت ئەمەش بە هەموو کەس ناکرێت. یادی ڕۆژانی خەبات و شۆڕش دەکەمەوە یادی ئەو کاتانە دەکە کە لە خرێنەی لۆلان کە لە ژێر ڕەحمی بۆمبارانی ڕژێمی دیکتاتۆری فاشیست نەمان دەیشت دەنجی شۆڕش کرد بکرێ و پێڕانە گەیشتین ئەو گەنجینەیە هەمووی تۆماری بکەین و بیپارێزین. واللهی یعنی یاد بوو دی بکەنەوە مەسەلەن دایم لە فکر حزب بێ کاکفەرەک ملیۆن بارتەقای جەواهیری شتی بۆ کوردنووسیە خەباتی لە پێناو سەرفرازی میلەتەکەی ناکرێ پەیکەرێکی لۆپارچ لە پارچەی هەولێر شەی سامی بکەین پەیکەری کەڵە پیاوەکانی پێش فەلەک چی وەک شوعەرا چی وەک ئودەبا ئایا ئەمانە هیچ کامیان تۆ پەیکەرێکیان ئەبینی لە شەقامەکانی پایتەختی کوردستانە فەلەکیش یەکێکە لەو مەزلومانە وەکوانەی ڕابردوو. نازانم بڵێم برام بوو بڵێم باوکم بوو بڵێم دایکم بوو یا بڵێم هاوڕێکی دڵسۆزم بوو یا بڵێم ڕەفیقێک بوو چکەم خەم دڵ خۆم بۆی ئەوتەوە کەس نەبوو. هاتە خەوم گوتی ئیتر من لە ناو دڵی تۆم نابێ بگرێ من بۆ قسەی ئەو چاک بوومەوە هۆشم هاتە سەر خۆم یعنی من زیاتر وابزانم ئەوانی تر لەوانێ بیان توانای بگرێن بقیژێن ئەم نەم دەتوانێت زیاتر سەدمەکە ناخمی پڕ کردم.
ئێستش کە بیری لێ ئەەکەمەوە یانی بەڕاستی کەسێکی وا دڵسوز بۆ نیشتیمانەکەی بۆ خاکەکەی ئێستا تێ ئەگەم ئەو کوردستانە یعنی چی بڕواکە لەم تەمەنام کە باوکم وفاتی کرد ئێستا بۆ نووسم تۆ هەرگیز نەمردووی هەموو جار لە دڵی منی تۆ ئێستا نامەکان بە دڵ ئەنووسم نە بە کاغەز شوی